ئەمڕۆ 15 ڕۆژ تێپەڕێت بە سەر خنکانی ئاڤێستا یوسف ئەو کچەی کە لە ڕووباری تەنگاتورە لە سنووری قەزای مێرگەسۆر لە ئاوداخنکا و تاوەکو ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. جگە لەوەش هەر لە دوای ئەوەی کە لە ڕۆژی یەکەم بە نزیکەی 200 مەترێک لە خواری ئەو شوێنەی کە لێ خنکا بوو تەرمەکەی لە ئاودا بینراوە یاخود بینیویانە کە سەر ئاو کەوتۆ شەپۆڵەکانی ئاو بردوویەتی. لە دوای ئەوە هیچ سۆراغێکی نییە و تاوەکو ئێستاش گەڕانی تیمەکانی بەرگری شارستانی هەر لە ڕووباری تەنگاتورەوە تاکو دەگەیتەوە بە بڵێن بێخمە زەی قەندیل و تاکو دەگاتەوە بە زەی خەباتیش بە درێژایی 150 کیلۆمەتر گەڕانی تیمەکانی بەرگری شارستانی سۆران و قەندیل و شەقڵاوە هەولێر خەبات تیمەکانی بەرگری شارستانی ئاکرێ بەردەوام بە دوای تەرمی ئاڤێستادا دەگەڕن، بەڵام تاوەکو ئێستا هیچ سۆراغێکی یانە. کاروان میلاودەری بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران کەمێک پێشەستا قسەم لەگەڵ کرد، وتی ئەمڕۆ کە هەفتەی یەکەم ڕۆژی هەفتەی سێمە بە دوای گەڕانی تەرمی ئاڤێستا یوسفدا تاوەکو ئێستا هیچ سۆراغێکمان نییە و بە درێژایی ڕووبارەکە بڵێن بە درێژایی 150 کیلۆمەتر بە زیاتر لە 250 کارمەندی بەرگری شارستانی بەردەوامن بە دوای گەڕانی تەرمی ئاڤێستا یوسفدا، بەڵام تاوەکو ئێستا هیچ سۆراغێکیان دەست نەکەوتووە. ئەوەی بۆ ئەوان گرفتە هەم لێڵی ئاوەکەیە هەم قوڵی و بوونی کەلێن و شاخێکی زۆر لە زەیەکەدا گرفتی بۆ تیمەکانی ئەواندا دروست کردووە و من ئەو شوێنە ئێستا لێم زەی قەندیل ئەمەی کە هەیە گەڕانی تیمەکانی بەرگری شارستانی قەندیلە بە دوای تەرمی ئاڤێستادا ئەمڕۆ کە 15 ڕۆژە تاوەکو ئێستا هیچ سۆراغێکی نییە.